ئەمڕۆ لە تەوەری سێماندا باس لە گرنگی ئەم بابەتە دەکەین و چۆن بتوانین خۆمان لە فشار و قەلەقیەکانی ڕۆژانەی ژیان ڕزگار بکەین بە میوانداری بەڕێز کاروان حەمەفەرەج چارەسەرکاری دەرونی. مامۆستا بەخێر بێ. زۆر سوپاس سەرکەوتوو بن، بەیانیتان باش سەرکەوتوو بن ئینشەڵڵا. بزانین فشاری دەرونی و قەلەقی چییە؟ بەڵێ ئەگەر قەلەقی جیاکەینەوە لەگەڵ فشاری دەرونە، فشاری دەرونی بە شێوەیەکی گشتی ڕوو لە هەمووانەکە، واتە بەبێ جیاوازی هەر تاچی لە ئێمە کارتێکەرێکی دەرەکی یاخود ناوەچی کە نەتوانین ڕوبەڕووی بینەوە کارمان تێبکە لە ڕووی فکر، لە ڕووی هەست و سۆز، لە ڕووی ڕەفتار و نیشانەی جەستەییەوە، ئەمە پێوترێ فشاری دەرونی. واتە کاتێ من ڕوبەڕووی گرفتێکە بمەوە، ڕوبەڕووی واقعەکە بمەوە کە نەتوانم مامەڵەی لەگەڵا بکەم، کێشەم بۆ دروستکە بەتایبەت لە ڕووی دەروونەوە، ئەوشمان لەبیر نەچێت دەروون و جەستە خوای گەورە کە دروستی کردوون ئێمە جەستەین، دەرونین، ڕۆحین. ئەوە ڕۆحەکە با بڵێن ئێمە لێ ئەگەڕین وەکو دەرووناسان، ئەوەی لایەنی ئێمە لایەنی دەرونی و جەستەیەکەیە، کەواتە هەر فشارێکی دەرونی ڕوو لە تاچێکە کات کە نەتوانێت ڕوبەڕووی بێتەوە لەگەڵ ژیانی ڕۆژانەیە یا لەگەڵ خودی خۆیان بە فشار ئاماژاکرێت. دەکرێت بڵێن فشارە دەرونیەکان لێسەدا زیاترن بە بەراورد بە پێشووتر، بە سەردەمانی پێشووتر هیچ ئاماژەیەک هەیە بۆ بابەتە؟ بێگومان لەبەرەوەی لە دنیای عولەمای وەکو خاتون ئاماژەی پێکرد هەتا بەرەو پێشوونەکان زیاتر بێت، ویست و داخوازەکان لەسەر تاچی مرۆڤایەتی لەسەر زەویە زیاترە بێت. بۆ نمونە بگەڕینەوە 50 ساڵە لەمە پێش ئەو پێداویستیانەی کە تاچێکی کورت وەکو ئێمە لەم خاکەی خۆمانە هەمان بۆ وەکو ئێستا نەبووە. ئێستا تەنگەژەکانی ژیان زۆرترن، تەنگەژەی خێزان زۆرترە، پێداویستەکانی تاک زۆرترە، کێشە و مەشاکیلەکانی گرفتەکانی تەندروستی و نەخۆشی و ئافات و بەکتریا و ڤایرۆسەکان لەوانەیە بە شێوەیە گۆڕابن، هەروەکەوەی لە چەند ساڵی ڕابردووە بینیمان برەو بە ڤایرۆسەکانە گیرێ، برەو بە چەکی شیمیایی گیرێ، برەو بە مادەی هۆشبەر ئەگیرێت، برەو بە فێڵ و تەڵەکەی جەرائیمی جۆرا و جۆر ئەگیرێت. ئەمانە هەمووی بۆ خۆی فشارە لەسەر هەر تاچێ بەبێ جیاوازی لەگەڵ من و تۆ و کەسێکشکە کە لەسەر ئەم زەوی ئاژین. باشە مامۆستا کاروان، هەنە جار باس لەوە دەکرێت فشاری دەرونی ڕەنگە هەندێک جار ئەکرێ فیزیکی بێ یاخود بە جۆرێکی جۆرەکانی تر ئەو شتانە بێت کە ڕوبەڕوومانە بێتەوە بێتەوەی فشارە گەرەمە جیازێکمان بۆ کەوەکو دەروناسێک چۆن لە بابەتەکە جا بەڵێ پرسیارەکە زۆر جوانە. فشارێکی دەرونی کاتە فیزیکیە بێ، منە ڕوومە جادەیەکە تووشی حادیسەیەکە بم سەدمەیە کوتانێکم بەرەکەوێ شتێکم بەرەکەوێ، ئەمە لە ڕووی جەستەوە پێمەکات، بەڵام لە ڕووی دەروونەوە ئێمە وەکو دەرووناسان بە قورستری ناوەبێن بۆ لەوانەیە فشاری جەستەیەکە حاڵەتێکی دەرونی بۆ دروست کات، بەڵام دوای ئەوەی کە تۆ ئەچی چارەسەری پێوی زۆرەگریتەوە چاکە بیتەوە زۆر باشتر ژیان بەڕێەکەی وەک چارەسەرە دەرونیەکە. چارەسەرە دەرونیەکە وەکو ئەوانی کە تووشی ترۆما بن ئەمێنێتەوە بەردەوام. ئەگە چارەسەر نەکرێت ئێمە پێڵەن گرفتی دەرونی وەکو ئەو فشارە دەرونی بەڕێستان ئاماژەتان پێکرد. ئەگەر چارەسەر نەبوو پێڵێن شڵەژانی دەرونی. ئەگەر هەر چارەسەر نەبوو پەلە کێشە بۆ نەخۆشی دەرونی و دواتریش پەلە کێشە بۆ نەخۆشی عەقڵیەکان کە وەکو پێڵێن سکیزۆفریدیا. کەواتە قۆناغ بە قۆناغ ئەگەر پێناسەی بکەم یاخود بە وێنە بۆ باسکەم فشاری دەرونی وەکو تۆپەڵێکی بەفر وایە کە لە شاقێکەوە تلە بێتەوە. ئەگەر هەتا تل بێتەوە ئەم کوتلە بەفرە گەورەترە بێت، گەورەترە بێت. یعنی وای وێناکە کە فشارەکە لە بیدایەتە تۆپێکی بچووک بووە، بەردەوام کە لە ناو بەفرەکە یەتە خوارەوە گەورەترە بێ و گەورەترە بێت. کەواتە فشاری دەرونی ئەگەر مامەڵەی لەگەڵا بکرێت لە سەرەتایە چارەسەری ئاسانترە. ئەگەر چارەسەری پێویستی بۆ نەکرێت پەل ئەکێشە بۆ قۆناغانی کە باسم کرد. مامۆستا زۆر جار هەندێک کەسان کە بە بچووکترین شت فشاری دەرونیان بۆ دروستە بیانی لە هەنێ حاڵەتە ئەی بۆ شازیان لێن دێت. دەکرێت وا لە دەرونی خۆیان وا خۆی ئامادە بکات کە ئەو شتانە کاریگەری نەبێت، ینی بە زیهنی خۆیان بێنێ بیر بکاتە بۆ تەبیعیە ئەو پێویستەکە بۆ منە من ئەمە کاریگەری هەبێت لەسەر ئەمە کاریگەری لەسەر دەروونم، ینی خۆی ڕابێنێ لەگەڵ خودی خۆیان قسە بکات. ئەوەی جەناب تەفەرمی کاکە دانار ئەگەر ئەوە جارێ هەنگاو نەنین بۆ ئەوە بریتە لێکێ لە چارەسەرەکان کە ئێمە لە جەلسەی دەرونیە بەکارهێنین. با ئێمە بزانین فشاری دەرونی بۆ هەر تاچێک لە ئێمە ڕوبەڕوە بێتەوە، بەڵام بۆ کاریگەری لەسەر من کەمترە لەسەر تاچێکەکە زیاترە. ئێمە لە دەروونزانیە لە چارەسەری دەرونیە سێ بنەمامان هەیە. کاتێک تاچێک یەکیان لەوانە جیناتە، هۆکاری جینات لە دایک و باوکەوە، ئەمە زۆر کاریگەریی دەوری خۆی هەیە. دووەمیان هۆکاری پێگەیاندنی ئەو تاکەیە
واتە پەروەردەکردنی ئەو تاکە چۆن توانوێتی دایک و باوک یاخو ئەو بەرنامەی کە تاکەکەی پێگەیانووە کەسێکی بەهێز بێ یا لاواز بێت وەکۆی کاکە ئاماژەی پێکرد. سێهەمیان ئیستعدادی مۆتیڤیشنی کەسەکە کەواتە من لە باوانمەوە ئیستعدادم هەیە بەڵام پەروەردەکەم باشتر بووە خۆشم ئیستعدادم نییە کە ڕوبەڕووی هینەکە بمەوە ڕوبەڕووی تەنگەشەکە بمەوە کاریگەری زۆرە بێ لە سەرمان. تەنانەت لە مادەی هۆشبەرە ئەو دایک و باوکانەی بەکارهێنەری کحول و مادەی هۆشبەر بوون لە 140 بۆ لە 160 زیاتر معڕزن بۆی کە تووشی مادەی هۆشبەر بن لە یەکێک کە دای و باوکانی بەکارهێنەر نەبوون. کەواتە تەنگەشەکان ئامادەی جەستەی دەرونی لە ویراسەوە هۆکارێکی سەرەکیە. پەروەردەکە پاشان نیەتی خۆت وەکو باسەکرێت لە نوێشکردنا ئەڵێ نیەتم هەیە مەبەستی چییە کەواتە نیەت لای خۆی گەورە لە دڵایە تۆ لە دڵا کاتی ئەچیتە نوێژەوە پەیوەستی لەگەڵ خالقی خۆتە ئەجنان نوێژ وەکو کردار وەکو ڕەفتار نە هەموو بیرکردنەوەکانە بۆ من وەستاوم لە بەردەم خۆی پەروەردگارە بۆ دەست نوێژم گرتووە یعنی ئێمە کاتێک گەبینی ئەڵێ کەسانێکمان هەیە احترامان زۆری نوێژیشەکە ئیسفادەی لێ ناکە ئاخر وەکو لایەنی عەقیدەیەکەی وەکو لایەنی دەرونی و دڵەکەی دانەمەزراوە ئەوەش بۆ خۆی چەند پلەیەکە ئەگە دوایی بینە سەر وەڵامەکەی بەڕێزە لە خۆناغەکانی کە من لە خزمەتە. باشە مامۆستا کاروان با بزانین نیشانەکانی بوونی فشار چییە ینی من چۆن هەست بەخۆم بکەم کە فشاری دەرونیم هەیە کە فرێ خۆم کەوم بچمە لای کەسێک کارم. خۆناغی ئاستی سەرەتاییمان هەیە لە فشار پێی ئەوترێ تێکچوونی مەزاج. من بە شقامەکە یەم ئۆتۆمبیلەکەم پێیە کەسێ دەستە شوێنێتە سرم تووڕە ئەبم هەڵەچەم لەوانەیە جاری وایە قسەیە بکەم ناشکوریە دەربڕم ئەمە بۆ ماوەژی کاتیەت و ئەڕوا چاگە بێت. قۆناغێکی کەیان کە ئەی بڕێ پێ ئەوترێت زیاتر لەوەیە کە تێکچوونی مەزاجت هەبێ واتە لە ڕۆژێکا تۆ دڵێ خۆشە کەسێ ڕوبەڕووتە بێتەوە لە ناو ستودیۆکە قسەیەکی ناخۆشەکە هەتا ئەچیتە سەر جێگەش خەو لێ ناکەوێت تەپاوتلەکەی لەسەر جێگاکەت بەم قسەیەوە ئەناڵێنین ئەمە مەرحەلەیەکی کەیانە خراپترە. مەرحەلەیەکی کەیان سەرە کێشەیە بۆچی کەوەی تووشی یەسەبی تووشی ناهەمواریەبی پەلە کێشێ بۆ قەلەقی ترس لە داهاتوو واتە کار لەسەر ئێستا ناکەی ترس لەسەر داهاتووەکەی دیاتر زیاتریش ئەوانی کە ئێستا تووشێ بێ بۆ نمونە ئەوانی کە تووشی خەمۆشی بوون هەموو دنیای بۆ بە کۆڵ بگرە شێوازی بیرکردنەوەکەی واتی ئەگات کە هیچ شتێ لەو ڕوو نایەت کەواتە دوای ئەگەر بینە سەر چارەسەرەکان چەند قۆناغێکە. زۆر باشە ماوەستا بوونی ئەم فشارە دەرونیە بەردەوامی فشار دەرونیە بۆ منە لە ماڵێکدا لە شوێنی کارە کاریگەری ئەبێ لەسەر دەوروبەر کاریگەری ئەبێ لەسەر خێزان و تا چەند گرنگە خێزان ئاگاداری بێت کە بزانێت ئەمەش بۆ خۆی کێشەیە کە زۆربەی کات ئێمە بەس گرنگی بە نەخۆشیە جستەیەکانەیە گەنجێکمان کەسێکمان تاوەکو هەندێک حاڵەت تا وای لێ نەکادا هەندێک حاڵەت خوا نەخواستە ئەگاتە ئەوەی کە پەناباتە بەرخۆکشتن ئەم گەنجە ئەم کەسە ئەجا ئەکێشە بە خۆی ئاڵێ خۆزگا ئاگاداری بوومایە جا خۆی بۆ خۆی کاکە خۆی کێشەکان لەوەیە لە دەرونیە یعنی ئێمە چەند وەسمەیەکمان هەیە ئەڵێ ئەگەر بچمە لای پسپۆڕ و دکتۆری دەرونی بەشێت مەزانن یاخوا نەخواستە لەنگەیەکی کۆمەڵایەتیم تووشە بێت ئەوانی کە بەڕێزە ئاماژە و پێکرد هەر تاچێ لە ئێمە وتم دەروون و جەستەمان هەیە کەواتە چەند خزمەتی جەستە دەکەیت ئەوەندە خزمەتی دەروونت کردووە تۆ بارێکی کاریگەری لەسەر جەستەژە بێگومان یعنی وەکو دوو ڕووی پارەیە گوان هەر یەکە جوابی یەشێشکایەتەوە ئێخۆ نیشانەی فشارەکان ئەگەر ئاماژەی پێگەم هەڵچوونە تووڕەبوونە قیژاندنە جاری وایە پەلەپەلە کات دڵت سوور هەڵەگەڕیت قسەت بۆ ناکرێ تەرکیزت نامێنێ کۆمەڵێ نیشانەگەلی دەرونی زۆر گەورەی هەیە کە کار لەسەر جەستەش دەکات بۆ نمونە نیشانە فیزیکیەکانی وەکو هیوا هەیە خواردنی بۆ ناخورێ نەخۆشی دەرونی وامان هەیە ینی واوشک بۆتەوە تۆ مەترسێکی لێ پێیاکەی ئەڵەی هەست چۆنێ بە جارێ ئەو سەرەتایانەی ژیانی بۆ بژێرمەوە خواردن بخوات کەواتە کێشەی فشارە دەرونیەکان هیچی کەمتر نییە کە لەوەی پەلە کێشەیە بێ بە نەخۆشی دەرونی وەکو ئاماژەت پێکرد بۆ نمونە کەسەکە کەوتۆتە حاڵەتێکەوە ئیتە چارەسەری دەرونیەکەی بۆ ناکرێت لەوانەیە سەردانی کەسێکی پسپۆڕ و دکتۆری دەرونی نەکا پێویستی بە چەند جەلسەیەکە بگاتە ئەوەی کە کار بۆ پەنا بۆ کاری خۆکوژیە بات بۆ لەبەرەوەی بەردەوام دەرونی من قاعیدەیەکمان هەیە خوای گەورە لە قورئانە سەیریکە قەسەمە خوا لە ئەشەمسی وەضوحاها شتێ زۆر مهم بێ خوای گەورە بە قەسەمێک ناوێنێ بە دوان بەسییان بە چوار کەچی لە نەفسا 11 قەسەمی لەسرە وەنەفس وما سواها فألهمها فجورها
خوای گەورە فجووری نفسی خستۆتە پێش تەقواکەیەوە. بۆ قاعدەیەک هەیە لە دەروون ناسیە، دەرونی ئێمە دایمە دژی ئێمەیە، واتە ئەو فکرانی کە دەروونت پێ دەڵێ بەردەوام شتی خراپت پێڵێ، ئیلا ئەوانە نەبێت کە متەسەوفین ئاگاداریەکەن، چونکە نەفس 3 مەرتەبەی هەیە. نفسی ئەمارە بیسوءە لەوانەیە زۆرێکمان لەوەیە ئەمە بەشداریمان تیا هەبێت شتە خراپەکانمان پێڵێت. فلان کەس مەرحەبایی نەکردم، ئەوە حسابم بۆ ناکات، ئەوە ڕقی لێمە، 1001 لێدانەوەی خراپی بووە، زۆر سەریعیشن، ینی وەکو چەکێکی ئۆتۆماتیکی زوو ئەیا بگوێتە. بنەماکەشی چییە؟ ئەمارەتون بیسوئی. یەیتە سەر دووەم ئەوانەی ئیشی لەسەرەکان لە وامەیە، لە وامەکەش وەکو وایە ئەوەنە لۆمەتەکە وەکو ئەو نەخۆشیانی کە نەخۆشی خەمۆشیان هەیە. لە ئەخیر مەرتەبەیە مطمئینەیە ئەوەی کە متەسەوفین ئەڵێ پێی ئەگەین، ئیتر من لەگەڵ خوای خۆما تێکەڵە بم، کەواتە لە نەفسی مطمئینەیە کەم کەسمان پێیەگەین. هەمومان معارزین بۆ ئەو نەفسەی کە ئەو فشارەمان لەسەر بێت، بەڵام لە کەسێ بۆ کەسێکی کە جیاوازە. چۆن کەسێ ئامادەیی هەیە وەکو ئەوەی کە وەڵامەکەت با لێی دوور نەکەومەوە، لە ناو خێزانە کاکە کاکە دانیار، لە ناو خێزانە لە ناو دەروون ناسیە دوو تاقەمان هەیە، تاقەیەکمان هەیە پێوتێت لە بیدۆ تاقەی دەرونی. ئەم تاقەیە بە شێوەی عرق لە جستەوەیەتە دەرەوە، لە 50 سانتینی منەوە هەتاکو 500 سانتین لەم دەورەیە کارەکات. ئێمە دایم بەوانە کە یێنێ عیادە و کە جلسیان لەگەڵەکەین لە هەر شوێنیشکە ئەڵێن تکاتان لێەکەین لە کەسە خراپ و سلبیەکان نێگەتیڤەکان دوورکەونەوە، بۆ لەبەرەوەی هەر تاشێ لە ئێمە 50 سانتین بۆ 500 سانتین کاریگەری هەیە لەسەری ئەو کاریگەری نێگەتیڤە. تۆ کە ئەچیتە لای مامۆسایەکی بەڕێز ئەڵێ وڵی بەس چوم سەردانیم کە تۆزە قسەی بۆ کردم مرتاح بووم، لە تەلەڤیزۆنەکەی ئیبینی مرتاح بوون، کەواتە تاقەی ئەو کەسە ئەگاتە تۆ بە سلبی بێ یاخوو بە ئیجابی بێ، بە هەردوو تاقە ئاگادار بین لەمەیە. بەنسبەت دایک و باوکەوە ئەو مناڵی لەلایەن خێزانێکی دایک و باوکەوە غەیرە مباشر هەستی پێ ناکەن، هەموو تاقە سلبیەکەیان بەو مناڵە بەبێ ئەوەی هیچکەن، بەس ئەو تاقەی کە هیانە لە دەروونەوە بە شێوەیەکی خراپ. ئەمڕۆ باران نەباری فلان شت دوا ئەبێت، موچە دوا کەوت دنیا خراپە بێت، نەخۆشی فلان شت بڵاو بۆ تۆ دنیا وێرانە بێت، ئیتر 1001 شت. ئێ باشە خوای گەورە فەرمێەوە ئەمما بنیعمەتی ڕەبیکە فەحەدیث. ئێمە لە جلسای پیان ئەڵێن ئێ باشە ئەمەت هەیە ئەم کێشانەت هەیە، ئەیدی وەرە لە خۆت بکۆڵەوە، ئەی خوای گەورە چەند نیعمەتی یاویتە هەیە، ئەو نیعمەتانی کە بۆ باز ناکەیت. کەواتە یەکی لە کێشە دەرونیەکان لە باگراوندێکی سپیا بەس نوقتە ڕەشەکە ئەبینێ، ئەوە یەکێشکە لەوانی کە شێوازی بیرکردنەوەکەی ئەگاتە ئەو ڕادەیە ئەم تاقە سلبیایە بە مناڵەکانی بەردەوام ئەو مناڵەش چیەکات تاقەکە لە وەرەگرێت. چونکە لە زانستی دەروون ناسیە بە پێچەوانی فیزیاوە کاکە دانیار ئێمە تاقەی موجب و ناقیس لە فیزیای یەکتری کێشەکەن، بەڵام لە زانستی دەروون ناسی و چارەسەری دەرونیان نە، پۆزەتیڤیاتێ نێگەتیڤیاتێ، کەواتە ئێمە دایم ڕێنماییمان هەیە دوورکەونەوە لە کەسە سلبیەکان. بۆ حتا حەسەد یەکێکە لەوانە، ئەگەر من خۆم ئیجابی بم، ئیمانێکی دامەزراوی بە قووەتم هەبێت، کەسێکی ئەڵێن بەخوا زۆر چاوپیسە، کەسێک ئەچێتە لای ئەڵێ من لەبەر ئەوەی ئیمانێکی تەواوم بە خۆم هەیە خۆمە ناسم، خوای گەورە ئەناسم، کەواتە خوای گەورە بەو ئیمانی کە هەمە لە دڵما لێی ناترسم. بۆ خۆی ئیجابیە ئەو سلبیە، کەواتە سلبی لە دەروونزانیە کار لە ئیجابی ناکە، پاڵی پەیوەنێ دووری خاتەوە، عەکسی بواری موگناتیسی کە لە فیزیای هەیە. باشە مامۆستا کاروان، هیچ قۆناغێک هەیە کە زیاتر معرض بێ بۆی کە فشاری دەرونی توش بێتەوە، یاخود ئەوە تا هەر یەکێک لە قۆناغەکان بە جۆرێک لە جۆرەکان فشاری خۆی هەیە؟ فشاری دەرونی بەداخەوە ئافرەتان سێ ئەوەندەی پیاوان معرضن بۆی لەبەر پێگە کۆمەڵایەتیەکان، لەبەر ئافرەتان ئێوە پشکی شێرتان هەیە سێبەیەکین، مناڵ زیاتر، چینی کۆمەڵایەتی، کەسێک لە چینێکی کۆمەڵایەتی خێزانێکی بەهێزایە کەمتر کاریتیەکە، کەسێک ئاستی ئابووری بەهێزە ناڵم کاری تێناکە، معارزە بۆ ئەوەی کە بچێ سەردانی کەسێکی پسپۆرکە دەستی بە وەسایلەکانەگات، کەواتە خانوویەک لە پوش دروستکرابێ لە قوڕ دروستکرابێ بۆ لێزمە و باران فەرقی هەیە لەگەڵ خانوویەکە بە کۆنکرێت و ئەنواع وەسایلی ئەندازیاری چاک بەهێزکرابێ، کەواتە کەسایەتی پێگەیاندنی تاک بە تایبەتی مناڵ 5 ساڵی یەکەمی سەرەتایی ژیانی ئێمە وەکو دەروون ناسان زۆر گرنگە بەلامانەوە، چونکە کەسایەتی تاک ئەساسەکەی و بۆ دامەزران لە 5 ساڵی یەکەما زۆر بەهێز بوو،
حتا لە پەروەردەی یابانیە ئەبیستن دوورتان نزیک ئەڵێ ئێمە قۆناغی مناڵی زۆر مهتەمین بەلایەوە دوایی ئەو گرنگی پێ نایەن واتەی هەماری ناکەین بەڵام بوونیەیەکی چاکمان دروست کردووە ڕوبەڕووی هەموو تەنگەژەکانە بێتەوە. ئەوە باسی مناڵت کرد زۆر جارێ بینم دایکان و باوکانیان خاڵیان مامیان خزم زۆر فشاری دەرونی بۆ مناڵ هێنن ینی ئەزیەتێن بەس بووی کە یان مناڵە لەساوی بنەگەن تووڕێیەکەن ئەمە چ کاریگەریکی وەکو سەرکردنە سەرێک بەڕاستی یەکێ لە پەروەردەکانی ئێمە یعنی ئەو پەروەردەیە لە ناو کۆمەلگای کوردی ئێمەیە بەدی یەکەم من باوک هەبووە باسی کردووتێتی فڵان مناڵمان هەیە وەڵی بۆ کاتی بەتاڵی خۆشە ینی هەر بە سەراحەوتێتی پێی ڕابێرین کە بیری لێکەیتەوە مناڵ کاکە دانیار زۆر بەهەستە تەنانەت خوای گەورە بۆ لە دوای 3 مانگەوە مەنعیەکە دەڵێ قەتڵە لەبەرەوەی تر هەموو جیازەکانی بۆ دروسە بێ هەست و شعور ئەو دایکانەی کە لە مەرحەلەی سکپڕیە تووشی خەمۆکی بوون مناڵەکان زۆر مەعارەزت بۆی لە داهاتووە مهەیەن بۆی تووشی خەمۆشی بن بینەوە سەر پرسیارەکە کە کاتێ ئەیکەن بە قۆشمە و بۆ بەسەربردننی کات کەواتە تۆ کەسایەتی ئەم مناڵە و شکان بە هەموو شێوەیەک یەکێک لەوانە سوکایەتی پێکردنە بەکەم سیرکردنە کەواتە تۆ مناڵ هەر تاشێ لە ئێمە کە لە مناڵیە بەکەم سیرکرابی دوایتر ئەم وێنانە بەردەوامیێتەوە بەرچاوت یەتەوە بەرچاوت چیەکەیت تۆش ئەتەوێت تەعویزی ئەو پێڕابواردنەی کە پێو کراوە لە بەرامبەر دەوروبەرەکەیە دروستی کرد یاخود ئەو نوقس و فراغانی کە هەمانە لە ناو کۆمەلگایە مانوێ پڕیکەینەوە بە دەوروبەرەکە هەر وەکو ئەو مناڵانەی ئەو باوکانی کە ئێستا باوکن دایکن ئەڵێ من لە مناڵیە زۆر مەحروم بووم ئێستا مناڵەکەم بە هەموو شتێکی لەبەردەستا بێت زۆر ینی نموزەجی ئاوامان زۆریەتە بەردەست کەواتە مناڵ کائینێکی زۆر گەورەیە داهاتووی کۆمەلگاکەیە هەر تاشێ لە ئێمە کە ئێستا گەورەین مناڵی دوێنێ بووین بە قۆناغ تێپەڕیوی ئەو کەسایەتیە لێ دەرچوو تەجروبەی کە لە ناو خێزانی خۆتانە ئەو مناڵانی کە کەسایەتیان بەهێزە بزانە پەروەردەی خێزانەکەی چەند بەهێزە دەوروبەرەکەی چۆن بووە بە شێوازێ پەروەردەکراوە پەروەردەکەی ساڕم بووە توم و تیژ بووە یا تووشی نەخۆشی دەرونیە بێ یاخود ڕێیەکەوێتە جەریمەوە هەروەکو لا ئێمە لە ناو زیندانەکانە کە دیراسەیانەکەین یاخود ئیهمال کراوە فەرامۆش کراوە مافەکانی نەیراوەتێ مافێک یەکێک لەوانە مافی سۆزداری خۆشەویستیە کەواتە مناڵ هەروەکو پێغەمبەر فەرمێت چەند بتەوێ باوەشی پیاکەی ماچیکێ عەطف و حەنانی بیتێ ئەوەندە بەهێزترە بێ ئەوەندە کەسێکی سبەینێ سەرکەوتوو بەهێز لە بەرامبەر هەموو فشارە دەرونیەکان ئەتوانێت خۆی ڕاگرێت تەسلیشان نووسیمانە قەلەقی چێواکەمێکیش باز دەکەن و کاتەکەمی کە ماومانە بەڵێ فشاری دەرونی زیاتر هەموو نەخۆشەکان دروستەکات لە هەنگاوی یەکەمە قەلەقی بریتێ لە چیە کاکە دانەر حساب بۆ ئێستا ناکات دایم لە داهاتوو ئەترسێ لە مستەقبەل ئەترسێ و ڕابردوو هێنێتەوە پەیجەکان زۆربەی سەیری کاڵە زۆر جار خۆزگەم بە ڕابردوو کاکە بۆ خۆزگەم بە ڕابردوو خۆ لە ڕابردووە من لە بیرمە زمانی بەعز نەمەوێرا بێنێ ئەو شەستیەوەی گرتی کوشتی ئەخ زۆشتی سلبیمان هەبووە ڕاستە لەبەرەوەی لە ڕابردووە من مناڵ بووم وەکو خۆم هەستم بە زۆر مەسئولیاتم نەبووە لەو ڕۆ بەڵام گەورەکانی ئەو کاتە هەمووی لە مەشەقەت و زەحمەتا بوون یعنی بیرمە چەندین کەس لە زیندانەکانە بوون قەتڵ و عامەکرا کیمیابارانەکرا ئەمە کەسی قەلق ترسەکە وا دروسەکە هەمووشی لێکدانەوەی فکریە لێکدانەوە فکریەکان شتەکان زۆر بە قورسی ئەگرێت واتە ترسێکی هەیە لەوەی بچێتە سەر کەناڵێک بابەتێ پێشکەشکات زۆر ئاساییە تۆ موزیعێکی ئەو موزیع زۆر ئاسایە چەندین جار هەڵەو کردووە بەڵام چەندین بەرنامەی چاچی پێشکەش کردووە یەد ئەم واقعە خراپە گشتاندنی پێیەکە بۆچی بۆ داهاتوو لە داهاتووە منە ترسم کوڕەکەم هیچی بە هیچ نەبێت جا بازان کۆش تەواوکە باشە برای بەڕێزم ئەوانەشی کە لە ڕابردووە زان کۆمان تەواو کرد واللهی بەو قۆناغانەیە هەموو تێپەڕین یعنی کەواتە لە ترسێک بۆ خۆی دروستەکە ترسەکە نادیارە ترسێکی شاراوەیە و ئەم گەورەیە کات بە وێنەی ئەوە وایە وەکو لە کونی دەرزیەکەوە سەیری دنیا بکەیت وردە باڵە کێشێ بۆچی بۆ هەموو ترسەکان ترس لە شوێنی قارەباڵغی ترس لە ناو شوێنێکە کە بچێت لە ناو جەماعەتێکە تەنانەت هەمانە ئەتەسێ لە ناو مزگەوتە لە ناو جەماعەتە ئەگەر بوێرێ لە بەردەمی 4 کەسا قسە بکات هەمانە پسپۆڕە کەسی زۆر شەهادەدارە بڕوادارە ئەڵێ ناتوانم بچم لەسەر کەناڵی قسە بکەم کەواتە ئەم ترسانە ترسی شاراوان ئەو قەلەقەیە کە باسێکەی قەلەقیەکان زۆر ئاسایە ئەگەر ڕووداوێک ڕووەیە من و تۆ ئاساییە دوو دڵ بین بەرامبەری کەسێک یە دەڵێ کاکدانەر منە و بمە فڵان کەناڵەوە مانگی ئەوەندە تێمێ
پرسیاری لا دروسە بێ حەقی خۆتە دڵە ڕاوچیەک و قەلەقیەکە لا دروسە بێ پرسیاری زۆری لا دروسە بێت تا چەند ڕاستەکە تا چەند وایە تا چەند ئەوەی کە ئەوەی لێ ئەتوانێت بۆم بکات کەواتە قەلق لە قۆناغیەکەما وەکو سەرەتایی ئاساییە بە چ کاتی خراپە کە سەیرەکەی کاریگەری لەسەر ژیانت خەوت نووسنە پەیوەندی کۆمەڵایەتەکانێ پەیوەندی ئیش و کارت خوێندنت هەموو شتێکە کردو تەنانەت باری دەرونی و جەستەییشت لەو کاتە قەلەقی شتێکی خراپ و پێویستی بە چارەسەر هەیە مامساڕەن گەرەتوانین لەسەر بابەتی قەلەقەکە زۆر بڕۆین بەڵام بە ئەوە تێنەپەڕین گەرباس لە چارەسەرەکانی فشاری دەرونی بکەین بۆ ئەوەی کە بەسەرمانە تێبڕ نەبێت بۆ قەلەقەکەشە زۆر چاکە چارەسەرەکان چۆنە ئێمە کەواتە وتمانە بێت تاکێ دروستکەین ڕوبەڕووی تەنگەشەکانی کەینەوە بەردەوام قاعیدەی فکری ئێمە موسەلەسێکمان هەیە لە چارەسەری دەرونیە ئەڵێ بیرکردنەوەکان کاریگەریان هەیە لەسەر جەستە هەست و بیرمان دوایی لەسەر ڕەفتارمان واتە کەسێ تۆ فکرێکی خراپیەی تێ ئەڵێ ئەمڕۆ لەوانەیە بۆ نمونە فڵان شت ڕووبات کاریگەری لەسەر مناڵەکەی خۆتەکەی سیرەکەی تێگەچێت لە ڕووی هەستەوە بێتاقەتە بێ بێزارە بێجاری وایە هەنگێکمان ئەقیژێنین لە دوجاریشە لایەنی جەستەیی تێگەچێت هەیە تووشی ڕشانەوە هەبێ هەیە خەوی لێ ناکەوێت هەیە بزڕچێنێ هەر یەکە بە شێوازە تعبیرەکە کەواتە تۆ تا چەند توانی ئەو مسەلەسە بنیاتێکی بۆ بنەی بیرکردنەوە چاکەکانی بۆ دامەزرێنیت دایم ئەفەرمێت تەفائەلوا بالخەیری تەجیدوه ناڵێ ستەجیدوه ینی بۆوە ئەم حەدیسە بووە ئەفەرمێت ئێمە بڕوا بکە مامۆستا دانار کاتێ چارەسەری دەرونیەکەین ئەگەڕێنەوە بۆ قورئان ئەگەڕێنەوە بۆ حەدیث هەر هەمووی لە حەدیث و قورئانەکە ئێمە هەیە بەڵام بە شێوازێک ئێمە لێ تێگەیشتوین ئەو شێوەیان پێڵەن زانستی ئەم شێوەیان پێڵەن فقهی و با بڵێن بە شێوەی تەفسیری یەکێکە لەو ئاەتانە بۆ نمونە بنەمایە تۆ بۆ تاکەکە و دروستەکەی بۆ چارەسەر وقد خلقنا الإنسان في كبد هەنگە تەفسیر ئەڵێ کەبەد بریتێ لە مەشەقەت ناڕەحەتی نەخۆشی نەخێر ئیمامی تەبەری و ئیمامێکی کە ئەفەرمێ عین الحەقیقەیە طریق الاستیقامەیە کەواتە خوای گەورە دڵنیا بنەوە ئێمەی دروست نەکردووە بۆ مەشەقەتی ژیان ئێمەی دروست نەکردووە کە ئادەم و حەوا سێوێ بخۆن و عقوبەمان بە نەخێر سوزدەی بە مەلایکەتان برد بۆ چیە؟ بۆ دروستکردنی ئینسان کەواتە ئەم فکرێ دایمە لە بابە لە بیرمان بێت ئێمە ئینسان زۆر پیرۆزین زۆر بەهێزین زۆر بەتوانین بەلاوازی دروستمان مەکە یەکێکە لە چارەسەرەکانی دڵنیابین کێشە یەت و تێ ئەپەڕێت واتە هەر یەک لە ئێمە کە کێشەیەکمان بووە لە ناو خێزانمانە لە ناو هاوسەرمانە لە ناو دیراسەمانە مودەیەکی خایەنە و تێپەڕیوە لەو بازنە کێشە بۆ دەرەخات فشاری دەرونی بۆ دەرەخات چێ بە حەق لە پشتە و چێ لە دشتە تەجروبەت هەیاتێ کە جارێککە کێشەیە ڕووی تێکردی چی بکەیت فێری ئەوە تەکات ئەگەر کەسێکی کە پێویستی بە هاوکاری بوو چی بۆ بکەیت یەکێکە وەکو موسڵمان ئێمە خوای گەورە مژدەیەکمان پێەیە ئەفەرمی ئەوانەی ئارامگرن لەسەر تەنگەژەکان پاداشتیان هەیەمەوە ئەجر و تاعەتیان هەیە یەکێکە لەوانە ئیستیقامەی خۆ پێ دروستە بێ و کەسایەتیت بەهێزە بێت کەواتە ئەمانە هەر یەکە لە خۆناغەکان ئێمە ئەتوانین چارەسەری خۆمانی پێ بکەین بە ئەگەر نەمانتوانی کەسی پسپۆر هاوکارمان بێت چونکە چارەسەرەکان لە خۆمانەوە ناتوانین دەستەبەری بکەین زۆر باشە زۆر سپاسەکەین مامۆستا کەروان حەوەفرە چارەسەرکاری دەرونی خوا بەخێر بێت زۆر سپاس کەوتوو بن دەستان خۆش بێت